تافگەیەکانی بەرزترین تافگەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق خەڵکانێکی زۆر ڕووی تێدەکەن تەنانەت لە هەر چاروەرزی ساڵ بەڕاستی سروشتێکی زۆر جوانی بە شوێنەکە بەخشیوە لە هەر چاروەرزی ساڵ ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی زۆر خۆشەویست سەردانی ئێرەمان کرد بەڕاستی زۆر خۆشحاڵ بوون بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی بە شوێنەکە بەخشیوە یعنی ئەو شاخ و ئەو گوڵ و گوڵزار و بەڕاستی خەڵک کە دێتە ئێرە یعنی نوێ دەبیتەوە لەگە ئەو سروشتە. ئێرە تافگەیەکانی بەستە دەکەوێتە نایە قەسرێ قەزای چۆمان باڵەکایەتی ئەو تافگەیە لە دوو وەرز ئاوی هەیە لە وەرزەکانی تر ئاوی وشکەبی لە هاوینە لە پاییزە ئێمە چارەسەری ئۆشمان پێ ئەمە شەتوانین ئەوە چارەسەرکەین وەکو عالی خۆمان بەڵام حکومەت هاوکار و پاڵ و پشتوانمان بی لە ڕێگاوبان و جادە و کارەبا و هەروەها لە کەرتی گەشتیاری جادۆبانمان باش نییە کارەبای لێ نییە ئەگەر بێت و ئەو گرفتانە چارەسەر بکە ئەمە شەتوانین ئەوانەشان لۆ چارەسەر بکەین هاوکاریان بین حکومەت هاوکاری ئێمە بێ ئەمەش هاوکاری حکومەت بین ئەو تافگەیە بکەینە چوار وەرز ئاوی لێ بێت گەشتیان زیاتر بێت و شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێش بی لە کوردستان.